کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئەیدانەی بڵاوبوونەوەی گرتەی نەشیا و دەستکاریکراوی بەشێک لە کاندیدەکان دەکەن. سەنتەری میترۆ ڕای دەگەێنێت پێویستە ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەو جۆرە گرتە ڤیدیۆی و پێشەلکاریانە بکرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. باپی ئامارەکانی کۆمسیۆنیش لە شاری سلێمانیدا 25 سکاڵا لەسەر پێشەلکاریەکانی بانگەشەی هەڵبژاردن لەسەر لایەنە سیاسیەکان تۆمار کراوە. وەک ئاگادارن لە ڕۆژانی هەڵمەتی پروپاگەندەی هەڵبژاردندا بە ئامانجی شکاندنی سیاسی گرتەی ڤیدیۆیی دەستکاری کرا و وێنەی ساختی هەندێک کاندیدەکان بڵاو کراوەتەوە. سەنتەری میترۆ بە هاوکاری سەدان کەسایەتی کۆمەڵایەتی و چالاکوان و هونەرمەند و ڕێکخراوی مەدەنی هەڵمەتێکی ناڕەزایەتیمان دژ بەو دیاردەیە ڕاگەیاندووە لە کەتارکردنی شکۆ و کەسایەتی کاندیدەکانی هەڵبژاردن بە تایبەتیش ژنان بە مەبەستی شکاندنی سیاسی نزمترین ئاسی کێبڕکی هەڵبژاردن و سیاسەتکردنە و دەبێت ڕابگیرێت. ڕۆژی دەی ئایار دەنگدانی هێزانامنیەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ دەکات. کۆمسیۆنیش دڵنیایی دەداتە پارت و لایەنەکان کە بە هیچ جۆرێک هێزانامنیەکان ناتوانن دوو جار دەنگ بدەنەوە. بەو پێی لە کاتی دەنگدانی تایبەتدا کارتی بایۆمەتری دەنگدانیان لێوەردەگیرێتەوە. هەروەها ئاماژەش بۆەوە دەکات پرۆسەی دەنگدان تەواو نهێنیە و هیچ لایەنێک ناتوانێت بزانێت کە کێ دەنگی بە کێ داوە. هیچ سکاڵایەک نەبووە بیسەلمێنێ کە هێزی پێشمەرگە لە دوای ئەوەی دەنگدانی تایبەتی کردووە جاریش کە چوە دەنجی داوە. بەڵام ئێستا وەکو باسم کردانە بەدانە بایۆمەتریان کردووە، کارتی بایۆمەتریشیان بۆ دروست کراوە و ئەو ڕۆژە کە ئەچن دەنگەدەن بەم سیستەمە تازەیە دەنگەدەن و لە پاڵیشیا ئێمە لە هاوڵاتی کارتەکەی لێوەرناگرینەوە. بەڵام لە دەنگدەرانی تایبەت کارتەکەشیان لێوەرەگرینەوە بۆ ئەوەی کە بە تەواوەتی دڵنیایی بین بە قەوارە سیاسیەکان کە هێزەکانی تایبەت بە شێوەیەکی دادپەروەرانە مافی خۆیان بەکارهێن. بۆ ڕێگریکردن لە پێشەلکاریەکانی بانگەشەی هەڵبژاردنەکان کۆمسیۆن هۆشیاری دەداتە کاندید و خەوارەکان بە پێی یاسای هەڵبژاردنەکان و یاسای سزادانی عێراقی سزای مادی و معنەوی کەسانی پێشەلکار دەدەن. واگەریش پێشەلکاریەکان مەترسیدار بن بۆ سەرنجامەکانی هەڵبژاردن ئەوە کاندید و قەوارەی ئەنجامدەری ئەو پێشەلکاریانە دەخرێنە لیستی ڕەشەوە. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەنگدەران و لایەنە سیاسیەکان دڵنیا دەکاتەوە کە هەڵبژاردننی ئەم جارە کەمترین ساختەکاری تێدا ئەنجام دەدرێت و هانی هاوڵاتیانیش دەدات بۆ داڕشتنەوەی نەخشەی سیاسی بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.